ڕێز سەبارەت بە جەژنی قوربان و پەیامی هەشتەوایی جەژن بەڕێز دکتۆر ئەحمەد سەیدۆک مامۆستای زانکۆ و شارەزای شریعەت لە ستۆدیۆ لەگەڵمانە. دکتۆر بەخێر بن، خۆشحاڵ لەگەڵوانی. جەژنی پیرۆز بێ. جەژن لە بینەرانی کوردستان بیستار و لە گشت هاوڵاتیانی جیهان و لە کوردستان بە تایبەتی پیرۆز بێت بە هیوای ئەوەی کە پەیامی جەژن چۆن خوای گەورە جەژنی بۆچی داناوە، ئەوانەی کە پابندن بە ئاین و ئەوانەی تریش پابندن بە مرۆڤایەتی هەمووان ئەو پەیامە وەکو خۆی لە خواوەریگرن نەوەکو بە کەیفی خۆیان بیگونجێنن. کەواتە ئەمە چۆن بکەینە دەرفەت بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی بەدڵنیایی خوای گەورە کە هەر شتێکی داناوە بۆ مرۆڤایەتی چووکە بەخۆی خوڵقێنەر و دروستکەری مرۆڤایەتیە، ئیتر شتێکی داناوە کە بتوانین لە چەند وێزگەیەکدا ئێمە لە وێزگەکان لەگەڵ یەکتر بین بۆی بتوانین بابەتەکان لە ناو یەکتردا قوڵکەینەوە لەگەڵ یەکتردا ئەو شێری بکەین و پێکەوە دابەشی بکەین. جەژن کە جەژنی قوربانە، هەموو ئەو پایانی کە ئیسلام بۆی دانراوە بینی جەژنی ڕەمەزان لە دوای یەک لە پایەکانی ئیسلامە کە ڕۆژوو گرتنە، ڕۆژێک جەژنە بۆی بتوانین ئێمە ئایا ئەم پایی ئیسلامان وەکو خۆی جێبەجێ کردووە یان وەکو خۆی جێبەجێ نەکراوە. کە دێنە سەر جەژنی قوربان، جەژنی قوربان ئەسڵەن کۆمەڵێک بنەما و ڕەهەندی تایبەت بەخۆی هەیە. ئەگەر ئێمە وەکو موسڵمان جێبەجێمان نەکرد کەواتە تەنها فێڵێکە لە خۆمان دەکەین و پێمان وایە پابەندین بە بڕیارەکانی خوا و بە پەیامەکانی خوا. جەژنی قوربان قوربانیدانی پێویستە، قوربانیدان ئەوەی کە ئێمە تەنها ئەیبینین و خەڵکێک ئەچێت قوربانی ئەکا و ئیتر هەر شتێکە بۆ قوربانی ئەشێ ئەوانەی کە شەرع دیاری کردووە ئەی کاتە قوربانی و گۆشت دابەشەکە بەسەر خەڵک. بەڵام پەیامی خوا زۆر لەوە قوڵترە. خەڵکانێکن لەوە ئێستا باشترین ئاژەڵیان کردبێ بۆ قوربانیکردن، بەڵام ئامادەنە بێ قوربانی بدا بەو هەستانی کەیەتی بەرامبەر کەسێک پێویستی بۆ بێ قوربانی بدا لەو تووڕەیەی خۆی بێتە خوارەوە، لەو دووریەی خۆی بێتە خوار و لەگەڵی تێکەڵاو بێ. پەیامی خوا ئەوەیە کە مرۆڤایەتی بە ئاشتی بژێ. پەیامی خوا ئەوەیە کە مرۆڤەکان ڕێز لە ویست و ئیرادەی یەکتر بگرن. پەیامی خوا ئەوەیە کە ئێمە لەگەڵ یەکتر کۆک بین، ئێمە لەگەڵ یەکتر بسازێن، خێزانەکان پێکەوە بسازێن، کۆمەلگا پێکەوە بسازێ و هەموو وڵاتانیش پێکەوە بسازێن. نەوەکو ئێمە جەژن بەس بەرواڵەت وەریگرین. جەژن ناوەڕۆکی هەیە، جەژن پەیامی زۆری هەیە، پەیامە کۆمەڵایەتیەکە و پەیامە تاکی کەسیەکە و پەیامە ئابوووریەکە و پەیامە سیاسیەکە و پەیام هەموو پەیامەکانی تێدایە. چونکە ئیتر ئێمە مرۆڤین پێکتر ئەژین، پێکەوە ئەژین، بەبێ یەکتر ناتوانین بژین. بۆیە ئەو پەیامانە زۆر گرنگە. لە قوربانیدان زۆر شت ئەگرێتەوە. ئەوەی کە گرنگە ئێمە بەڕاستی لە پەیامی جەژنی قوربان تێبگەین، ئەبێ قوربانی بە زۆر شت بدەین تا بتوانین لەگەڵ یەکتری بسازین. ئەوەی کە تا ئێستا ئێمە لە تێنەگەیشتوین ئەوەیە کە تەنها پەیامەکانی خوا لە ڕواڵەت ماونەتەوە، نەهاتوین بێنینە ناو قوڵایدا و پراکتیکمان نەکردووە. بۆیە پەیامی جەژن بۆ هەموو مسلمانان و بە هەموو مرۆڤایەتی ئەوەیە کە ئێمە دەست پێ بکەین ئەم جەژنە بکەینە جەژنی پاکبوونەوە لەگەڵ یەکتر. یەک شتێکی زۆر گرنگە ئێمە بزانین، لێبوردەیی خوای گەورە ناو سفەتی هەن. یەک لە سفەتەکانی خوای گەورە عەفوە، لێبوردەی خوای گەورە. لێبوردەی خوای گەورە جیاوازە لەگەڵ لێبوردەی مرۆڤەکان. دەبێ ئێمە پراکتیزی پەیامەکانی خوا بکەین، ئەو سیفەتە لە خۆماندا بێنینە دی، لێبوردەبین بەرامبەر کەسەکان. ئەگەر کەسێک هەڵەیەکی زۆر گەورەشی بەرامبەر کردبین، بەڵام کاتێک هات وێستگەیە کە جەژنی پێ ئەوترێت، ئەبێ لەو وێستگەیەدا دەستبەرداری هەندێک حەز و ئارەزووی کەسی خۆمان بین، بینە خوارەوە لەگەڵیان تێکەڵاو بین بۆی بتوانین ئەو پەیامی خوا جێبەجێ بکەین. ئەزانی کە خوای گەورە گەورەترین هەڵی بەرامبەرەکەی، بەڵام کە ئەڵێ داوای لێبوردن یەکەم خوایە، هەموو خراپەکانی ڕابردووشت بە چاکە حسابەکە. ئێمە داوا لە مرۆڤەکان ناکەین. ئەڵێن کاکە من هەڵم کردووە، داوای هەڵت ئەو گەردەن ئازایی دەکەم، داوای لێبوردن ناکەم، بۆیە هەڵەکەم لێبوو بەرەو بالاپەڕەیەکی نوێ بکەینەوە. ئەزانی پەیامێکی خوای گەورە لە قورئانی پیرۆز کە پێمانە فەرمێت ئەگەر لێبوردە بووی لاپەڕەی نوێ بکەرەوە لەگەڵ کەسەکان، ڕابردوو مێنە پێشەوە تۆ چیت کردووە. خۆ هەموو هەڵەیەک هەمومان هەڵە ئەەکەین، هەڵەکانیش هۆکاری زۆرن. لەوەیە ئەو کەسێک کە هەڵی بەرامبەر تۆ کردووە ئەسڵەن هۆی هۆکار نەبێ. بۆیە جەژنی قوربان ئەو پەیامەیە کە ئێمە بەیانی بەس تەنها لە ڕواڵەت جەژنانی یەکتر نەکەین، دڵەکانمان جەژن لەگەڵ یەکتر بکەن و بین هاوبەشی بکەن لەگەڵ یەکتر. ئەجا ئەو ڕەهەندانی کە لە ناو جەژنی قوربانە هەیە، ئەگەر یەک لەسەری بوەستی زۆر گرنگە. تەنانەت کە جەژنی قوربان بە قوربانی ناسراوە، تەنانەت لە قوربانیکردنەکەشمان ئێمەی پابەندانی ئاین بە هەڵە جێبەجێ دەکەین. دەبێ ئەوەی ئاعتراف بکەین ئێمە بە هەڵە جێبەجێمان کردووە. وەکو لە ئاین ژینگە پارێزە، ئاین ئەمرمان پێکا ژینگە پارێزی. ئاین پێمان ئەڵێ تۆ هەر شتێک ئەبەخشی ئەبێ بگاتە شوێنی خۆی.
ئەگەر نەگەتە ئەو شوێنێک کە پێویستە کەواتە تۆ ئەسڵەن بابەتەکەت جێبەجێ نەکرد ئەسڵەن ئەو خواپەرستیت جێبەجێ نەکرد خواپەرستی هەر کاتێک جێبەجێکن ئەبی کەسی بەرامبەر هەستی پێ بکە ئەبێ کۆمەلگا هەستی پێ بکە ئەبێ تاکان هەستی پێ بکەن بۆ نمونە تۆ قوربانیەکە لەسەر شەقام ئەوە ڕێ لەگەڵ پەیامەکانی ئاینێک ناگرێتەوە بە پیسی ئەیکەی یان ئاژەڵێکی لە ڕوو لاواز ئەەکەی مەرجەکانی قوربانی زۆرن کە هەمووی باسکراون و خەڵکی ئاگادار کراوەتەوە ئەبێ ئێمە پابەندی ڕێنمایەکانی شوێنی مەبەست بین کە وەزاری تەندروستیە کە پێمانەڵێت چۆن بیکەین بۆ ئەوەی گۆشتێکی تەندروست بگاتە ماڵەکان و ئەوش ڕەچاو بکەین من کە قوربانی ئەەکەم پێویست باوەکە بچم نیوەی بۆ خۆم بجەرمەوە یان بەس تەنها بۆ خزمەکانی بەم نەخێتەوە بە ئەو کەسانەی بە کە ئێستا پێویستن باوەڕ بکە ئەگەر پەیامەکانی خوا بە تایبەتی لە بەخشین و لە قوربانی وەکو خۆی جێبەجێ بکرێ ئێستا پێویستی ئەکرد خەڵک ئێمە بەڕاستی بە هەڵەتێ گەیشتون تەنها ڕۆژی جەژن شتەکانەکەین هەموو دابش کراوە خەڵکی ئەوانەی کە ئێستا نەداریش بن ئەوانەی کە ئێستا زۆرێک لەوانەیە لەبەر کەمی موچەنیان توانی بێت شتەکانیان بکردن باوەڕ بکە قوربانی کە وەکو پێویست جێبەجێ بکرێ بگرێتە شوێنێکی سیستەم و بە مؤسساتی دابش بکرێ لە ئێرەوە بە خەڵکەڵێم کەس پێویستی نییە بچێ مریشک بکرێ و گۆشت بکرێت و ماڵی خۆی چکە قوربانیەکە بەسێتی لەبەر ئەوە پەیامەکە وەکو خۆی جێبەجێ بکرێ لەگەڵ ئەوەشە ئیتر پەیامە کۆمەڵایەتەکان و پەیامە سیاسیەکان و کەلێرەدا ئەکید دێتە پێش باش کاک دووریانی خەڵکێکی زۆر ئێستا خەڵک بەگشتی لە دنیاە کاریگەرە بە سۆشال میدیا کاریگەرە بە زۆر ڕووداوکەرە دنیای ڕۆیە تا چەنە ینی جەژن بکەینە دەرفەت بۆ خۆ دروستنەوە لەمانە زۆر جارەبین ینی ڕق لە بینی برا هەیە ینی خەڵگێ لە ئاسێکی زۆر بەرزی تێگەشتایە کەس و کار و عیلێ خۆی قەتوعامەکە و کوژێ چۆن جەژن بکەینە دەرفەت بۆ تێپەڕاندنی ئەم دۆخی کە کاریگەرین پێی ئیتر سۆشال میدیا یاخود ڕووداوەکانی جیانی جوانە خۆی بابەتی شارەزایی یان خوێندنەوە بۆ پەیامەکانی خوا مەبەستەکانی خوا هەمووی ئارامی تێدایە هەمووی ئارام بەخشە بۆ کۆمەلگا ئەوەی کە هەڵە ئەکات یان ئەوەی کە شتێکی وە ئەنجامەدا یان ئەوەی کە کەسێک دێت سوۆسیال میدیا لە جیاتی ئەوەی وەکو بڵاوکردنەوەی پەیامی ئاشتی و پەیامی پێکەوەبوون و پەیامی لێبوردەوەی پەیامی کە ئێمە بنیاتی ئاسایشی کۆمەلگای پێ بدەین لە بەرخاتی لایکێکی خۆم بچم پۆستێ بکەم ئەو پۆستە کاریگەریەکی نەرێنی بکاتە سەر کۆمەلگا ئەوە ئەسڵەن دژی پەیامەکانی خوایە چکە خوا لەگەڵ ئەوە نییە تۆ شەڕ و شەڕانگێزی بڵاوکەیتەوە لەگەڵ ئەوەیە کە تۆ ئارامی بڵاوکەیتەوە ئەوەی کە یەکێکە لە شتەکانی خوا کە ئارام بەخشیە کە بڵاوکردنەوەی ئاسایشی تاک ئاسایشی خێزان ئاسایشی کۆمەلگا ئاسایشی وڵات لە ئاسایشی تاک دەست پێ ئەکا بۆیش ئەگە سەیرت کردبێ لە ناو پەیامەکانی خوادا سەرەتا 13 ساڵی پەیامی خۆی گەورەکە بۆ پێغەمبەر هاتو دوودی خوا لەسەر بێ کارکردن بۆ لەسەر بنیادنانی کەسێکی تەندروست و کەسێکی نۆرمال و کەسێک کە وەکو بڵێ کەسێکی ئەرێنی بێ بۆی ئەو پەیامانە بە هەڵە بڵاو نکاتەوە ئێمە ئازاد نین لەوەی لە سوۆسیال میدیاکە ڕاستە بەناوی تۆیە ئەو ئەکاونتە بەناوی تۆ بەڵام تۆ ئازادنی هەموو سنوورەکان بزین هەندێک سنوور هەیە خێزانە هەندێک سنوور هەیە خەڵکی ترە هەندێک سنووری کۆمەلگایە هەندێک سنوور هەیە وڵاتە ئێستا ئەبینی لە سوۆسیال میدیا باوەڕ کە هەندێک کەس هەن وایان کردووە خەڵکێک زۆر بێزارکەن ئەسڵن لە ئەسڵی مەسەلەکە داوانیە پەیامەکان وانین لێ ئەو شتانە ئەچێتە ناو چوارچێوەی ئەوە شتە حرامە یان ئەو شتە جائز نییە ئەو شتە ناکرێت کەسێک ئەنجام بدات باش کاک تۆر چۆن ئەو پەیامە بگەێنین ینی ئەو پەیامی ئاشتەوایە و پەیامی لێبوردەیە بۆ بەرامبەرەکەمان هەر تەنیا لە چوارچەوەی گەیاندنی مەسجێک یا ڕوبەڕوو بێیان لە ڕێگەی سوۆشال میدیاوە بێگەردن ئازاد کەوش بڵێ باش و تاوەیە خۆت سەردانیکردن و کۆمەڵێک خۆی ئێمە لە جەژنەکاندا چیمان هەیە نوێژی جەژنمان هەیە بۆ نوێژی جەژن نەکرێ بەیانیان کە خەڵکەکە خۆی حازرکات و ئەچێت جەژنانە ئەکا بەڕاستی لە کۆمەڵێک مزگەوت ئەو پەیامە زۆر جوان جێبەجێکرێت لێرە بەڕاستی پێشنیازم بۆ هەموو ئەو کەسانی کە بەشداری نوێژی جەژنەکەن پەلە نەکەن لە ڕۆیشتنەوە ماڵەوە پەلە نەکە لەوەی کە مزگەوت بەجێ بێڵێ بوەستە تۆقەیەک مسافحەیەک باوەشێک دوو قسەی خۆش لەگەڵ ئەو کەسێک کە لەگەڵتە لە گەڕەکەکەتە یان 2000 سەردانیکردن تەمە سەردانیکردنیش کۆمەڵێک بنەما و مەرجی هەیە لە ناو ئایندا ئێمە لە سەردانیکردنی ڕۆژی جەژنانیش هەڵەمان کردووە ئەگەر من لە گەڕەکەکەی خۆم لە مزگەوتە بەشداری نوێژی جەژنم کرد هەمووانمان بینی لەگەڵ مامۆستای مزگەوتەوە تۆقەمان کرد ئیتر ئەمێنێتەوە سەردانە تایبەتەکان کە بۆ ئەو کەسانەی بە تایبەت نەخۆشیێکە سەردانیەکە یان کەسێکە لی تووڕە بوویتە ئەچی ئاشتەوایی لەگەڵەکەیتەوە ئەوش کاتژمێری دیاریکراو هەبێ لەبەرەوەی بتوانین ئێمە سنووری خێزانەکانیش بزانین لەوانێ ماڵێک کاتژمێری زوو ئامادە نەبێت پێشوازی لە میوان بکە بەڵام هەتا پێمان بکرێ خۆمان دوورخینەوە لەو بابەتە ڕوبەڕووی باشترە فیس تو فیس باشترە لەبەرێگە تو تۆقەیەکی لەگەڵەکەی هەل لە ڕووە بایۆلۆجیەکەش و لە ڕووی دەستەشەوە ئەو گەرمایی دەستەکەت کە بۆی ئەچێت هەندێک ئارامی پێبەخشێ و هەندێک لە تووڕێکی کەمەکاتەوە بۆیە بەڕاستی ئەوەی کە ئێستا کە ئێمە تەنها بە مەسجێک و بە سوۆشال میدیایەک جەژنانە لە خەڵکەکەین سادی دروست کردووە وای لێ کردووە ئەو گەرم و گوڕیەی کە جاران هەبووە تۆ سەیرەکەی لە ڕۆژی یەکەمە سعات یەکەم جەژنە ئیتر ئەو چوار ڕۆژی کە جەژن دایناوە خوای گەورە بۆ جەژن ئەو چوار ڕۆژ دەبێ ئێمە هەر چوار ڕۆژی بە جەژن وەرگین چکە ئەو بابەتێکە
پەیوەستە بە پەیامی خی گەورە بۆیە زۆرترین سەردانی یەکتر زۆرترین پێشوازیکردن و ئەو بابەتانە بەڕاستی تێپەڕێنین و بەشدار بین لەوەی کە ئێمە کە خێزانەکانمان تۆکمە کردەوە ئەو کاتێ ئێمە سەرقاڵی شتی لاوەچی نابین سەرقاڵی ئەوە بین چۆن بتوانین ئێمە وڵاتەکەشمان ئارام بکەین وڵاتەکەشمان بپارێزین جێشم بکەینە دەرفەتێک بە تایبەتیش بەڕاستی بۆ لایەنە سیاسەکانیش گرنگە بە تەلەفۆنێک و بە بەیاننامەیەک جژنانە لە یەکتر نەکەن بە ئەوانیش چۆن ئێمە وەکو خێزانەکان و خەڵک سەردانی یەکترەکەن بە لایەنە سیاسەکانیش لەو پەیژەیە بێنە خوارەوە کە دژایەتی یەکتر بکەن نەخێر با بێنە لەگەڵ یەکتر دانیشن ئەوەی کە بە دانیشتن و گفتوگۆ ئەکرێ ئەوە لە دوور بە دووری ناکرێت بەڕاستی بە هەوا بە نامەیەکی سارد و سڕ گەرم و گوڕی دروست نابێت. بەڵێ بەڕێز دکتۆر ئەحمەد سەیدۆک مامۆستای زانکۆ شارەزای شەریعەت سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان دووبارە جژنی هەمولایەت پیرۆز زۆر سوپاس خێر